لەوەتای تورکیا ڕایگەیاندووە داواکانی هەردوو وڵاتی سوید و فینلاند بۆ ئەندامەتی لە هاوپەیمانێتی ناتۆدا ڕەت دەکاتەوە جموجۆڵێکی سیاسی لە ناو ئەم هاوپەیمانێتیەی ئەمبەر و ئەوبەری ئەتڵانتیکدا دەستی پێکردووە. ئێمە تاوتوێی چۆنیەتی چارەسەرکردنی ئەو نیگەرانیانە دەکەین بە شێوەیە کە تورکیا بڵێت بەڵێ و ئەندامەتی فینلەند و سوید پەسەند بکات. پێویستە تیشکیش بخەینە سەر ئەوەی کە تورکیا لەگەڵ ڕێبازی دەرگای کراوەی ناتۆدایە و هەموو ئەندامانیش بەهای گەورەکردنی ناتۆ دەزانن، بەڵام هەندێک دۆسیە ماون و تاوتوێ دەکرێن لەگەڵ تورکیا، فینلەندا و سویددا. بڕیارە لە کۆتایی ئەم مانگەدا هاوپەیمانەتی ناتۆ کۆبوونەوەی لووتکەی خۆی بکات و یەکێک لە پرسە سەرەکیەکانیش لەو کۆبوونەوەیدا دۆسەی ئەندامەتی سوید و فینلانددا. سەرۆکی فینلاند گەشتبین نییە. جا هەموو لە یەکچاوی لە کۆبوونەوەکەی مەدرید و ئەو وادەی مەدریدە کە دەشێت زۆر قورس بێت تا ئەو کاتەی بگەینە ڕێکەوتنێک. بەڵام بە ڕوانینی من لەگەڵ ئەوەشدا ژمارەیەک وتوێژ دەکرێن و بەو هیوایی لە کۆتاییدا هەر هەمومان پێکەوە بگەینە ئەنجامێکی ئەرێنی. ئەنکەرە ژمارەیە داوای هەن لە سوید و فینلاند، ئەو داوایانەش پەیوەندیان هەیە بە دۆسەی کوردەوە لە تورکیا و لە ناوچەکەشدا. ئێمە بە هیچ شێوەیە هەڵوێستی خۆمان ناگۆڕین تا و کاتەی سوید و فینلاند هەنگاوی ئاشکرا و کۆنکرێتی و یەکلاکەرەوەی خۆیان دەنێن لە شەڕی دژی تەرۆریزمدا. تورکیا دەخوازێت تەواوی ئەو دانوستانانەی لەسەر ئەم دۆسەیە دەکرێن بە پێی مەرجەکانی ئەنکەرە بن. NATO'dan da aynı şekilde نووسراوێکی هاوبەشی ناتۆمان بۆ لێک نزیکبوونەوە پێگەیشتووە. نووسراوێکی تریشمان لە ڕاوشکاری سەرۆکوەزیری سویدەوە پێگەیشتووە بە ناتۆ بە وڵاتانی تریشمان وتووە ئەو نووسراوانە شتێکی ئۆتۆیان تێدا نییە بۆ چاوەڕوانیەکانمان. نووسراوەکانمان کۆکردونەتەوە و وەڵامی خۆمان دەنێرینەوە. بە سکرتێری گشتی ناتۆمان وتووە کە پێویستە بنەمایەک بۆ دانوستاندن هەبێت و پێویستیشە بە پێ ئەو نووسراوە بێت کە ئێمە دەینێری. یەکێک لە داواکانی تورکیا سەپاندنی وەک دەڵێت هەرێمێکی ئاسایشیە لە باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریادا، بەڵام کورد لە سووریا دەڵێت تورکیا هەرێمی ئاسایشی ناوێ بەڵکو دەخوازێت هێرشێکی تری لەشکری بکاتە سەریان. دەخوازێ لەسەر دەولەتی ناتۆ بگشتی سەر ناتۆ سەر دەولەتی ناتۆ ئەمریکا باسکی بکە و بە مەسەلەی تەبلبوونی سوێد وەکی ئەوەکە بکە وەکی شانتاژێکی بکە ابتزازێکی بکە وەرەقەت مقایلە بکە مقابلی کو قبول بکە سوێد تەبلی ئەوێ بێ تەبلی ناتۆ بێ ئەو ژی ئەو بکە چاوی خۆ لەسەر ئێریشێکی بێرەنگی سەرێمە کارە خۆش بکنێجی ڕێ بدەن ئیشەقی کەس بخ. کورد لە سووریا جەخت دەکاتەوە لەوەی ئامانجی تریش هەن لە پشت ئەو هێرشە لەشکریە چاوەڕوانکراوەی تورکیاوە. هەری مهمجی ئێوە ببێ ئەوێ تەرجیع بکەین ئەوێ ترکان تەرجیع بکە و ترک سیاسەتی خۆی دژی مرۆڤایەتی لە دژی ئەوێ بۆ گوێرتنی دەموکراتیک و نەڕبردەکەی و دژی مرۆڤاتی و لەسەر هەرێمە دمەشین تەرجیع بکە و دەوام بکەین. هاوکاتی ئەم هەڵوێستانەی تورکیا باسوخواسێکی زۆری ژاتوونەتە ئاراوە سەبارەت بەوەی بۆچی ناتۆ هەڵوێستێکی یەکلاکەرەوەی نییە بەرامبەر بە تورکیا لە کاتێکدا ئەو وڵاتە کێشە و سەرێشەیەکی زۆریشی بۆ ناتۆ ناوەتەوە. هیچ ڕێو شوێنێک نییە ناتۆ ئەندامێکی خۆی دەربکات. هەندێک وتوێژمان بیستون سەبارەت بە دەرکردنی تورکیا. بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا سەروتارێک هەبوو سیناتۆر جۆ لێبرمان نووسی بووی. وتوێژی نافەرمی هەن لەسەر ئەو چۆنیەتی پشتکردنە تورکیا. بەڵام ئەگەر ئانکەرا سوور بێت لەسەر ڤیتۆکەی ئەوە ناتۆ ڕێگایەک دەدۆزێتەوە بۆ پشتیوانی سوید و فینلاند لە دەرەوەی ئەندامەتی فەرمیدا. هەندێشیکەرەوە لەو بڕوایەدان ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا لە ڕیف شارەکانیەوە دەخوازێت ئەمریکا و ناتۆ متمانەی سەر لە نوێ هەڵبژاردنەوەی پێبدەنەوە لەو دەنگدانەی بڕیارە ساڵی 2023 بکرێت. چاودێر ئاماژەش بەوە دەکەن دەشێ ئەو هەڵبژاردنە پێش بخرێت بۆ مانگی 11 داهاتوو.